بسم الله. غدەی هەر قۆناغەکانی چین یاخود کامانن ئەوانەی کە پێویستیان بە نەشتەرگەری ئەبێ. بە زۆری ئەوانن کە لە بیدایەتەوە دێن غدەکەیان گەورەیە، عادەتەن هەردوو بەشی غدەکە گەورە ئەبێ بە شێوەیەکی یەکسان لە ملا بڵاوە بێتەوە. دایک و باوک زۆرجار هەستی پێەکە لە تەمەنی 40 بۆ 60 ساڵی یا زیاتر ڕوئەدا. زۆرجار گۆڕانکاری چاو و دەرپەڕینی چاوی پێوە بێت. ئەوانن کە زیاتر جوابی عیلاج نادەنەوە گەنجێکی نێرینەی جگەرەخۆرە، یاخود ئەو کەسەی کە یەکەم جار هاتووە غدەکەی زۆر بەرز بۆ بە عیلاجێکی زۆر یەڵا کۆنتڕۆڵ بووە، یاخود ئەوانەی کە ترابەکەیان واتە دژەتەنەکەیان کە پێوترێ تراب زۆر بەرز بووە، TSH ریسپتەر ئەنتیبەدی، ئەمە زۆر بەرز بووە. ومێدەکەین وردە لەگەڵ عیلاجە بە مروری زەمن دابەزێت، بەس ئەگەر هەر بۆ شێوەیە مایەوەکێکە لەوانەی کە پێویستی بە نەشتەرگەریە بێ. ئەگەر نەخۆشەکە دەرپەڕینی چاوی زۆر بوو لەگەڵیا، حەجمی غدەکەی گەورە بوو، هەموو ئەمانەوە ئەکات کە دوای ساڵێک ساڵ و نیوێک لە گەنجە تا 3 ساڵیش ئەوەستین. دوایی ئەگەر ومێدمان لەوە بڕا کە ئەم نەخۆشە چارەسەر نەبێت، ئینجابی لەوە ئەکەین و نەشتەرگەری بۆ بکەین. نەشتەرگەریەکەش لە شێوازی دەرهێنانی غدەکەیە بە هەردوو لایەوە، واتە بە هەردوو لۆبەکەیەوە، یاخود پێدانی یۆدی مشعە. بۆیە نسیحەتی ئەوانە ئەکەین کە جگەرەخۆرن، بەتایبەتی گەنجەکانمان کە تکامان وایە واز دەجگەرە بێن، چکە ئەم ڕێژەی ڕۆژ زۆرترین ڕێژەی غدەی پڕکارە کە تووشی شەبن. دوایی کە غدەکەیان لابرا ئینجا ناچارە بن هەتا ماون حەپی قەرەبووی غدەکە بخۆن. سەلام عەلیکوم.